خۆشەویستانی کورسات نیوز لەو کەش و هەوا ساردەی دەباشان و کوردستاندا سڵاوێکی گەرمتان بەهۆی ئەو شەپۆلە بەفربارینەی کە هەرێمی کوردستانی گرتوتەوە وێڕایەوەی کە خۆشحاڵیی زۆری دروست کردو لای هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەڵام لەبەرەوەی ئامادەکاریشی ئەوەتەوە نەبووە لە ماوەی ڕابردوودا کەمتر ئەو جۆرە بەفربارینانەمان بینیوە لە ئێستادا بەشێکی هەرە زۆری شەقامەکان و ڕێگاگشتیەکان گرفتی هاتوچۆیان هەیە بۆ ئەوەی تۆی ئازیز ئاگاداربی لە ڕەوشی شەقامەکان بەرنامەی ئەم شەوی ڕەهەنمان تەرخان کردو بۆ ئەو پرسە لەناو شاری سلێمانی هۆشداری دەدرێت لە کۆمەڵێک شەقام هەرچەندە پاکراوەتەوە بەڵام بەهۆی ئەوەی کە بەستەڵەکە مەترسی گەورەی و مەترسی زۆری هاتوچۆی هەیە ڕێگاکانی تری پارێزگای هەڵەبجە ئیدارەی ڕاپەڕین واروەها ئیدارەی سۆران ئەوانەی کە بە تایبەتیش ناوچەی شاخاوین بۆی بۆ تۆی شۆفێری بەڕێز بۆ تۆی هاوڵاتی بەڕێز بەرچاو ڕوون بیت بەوردی زانیاری ئەخینە ڕوو و چۆن بتانی تۆ مامەڵە بکەی لەگەڵ ئەو سەهۆڵ بەندان و شەختەیە کە لە شەقامەکان هەیە بەرنامەی ئەم شەوی ڕەهەند بە میوانداری هەریەک لە بەڕێزان لێرە لە ستۆدیۆکانمان بەسپاسەوە بەڕێز عەقید بەختیار محەممەد لە پشتای ڕاگەانی هاتووی سلێمانی بخێر بی کاک بەختیار هەروەها لە پارێزگای هەڵەبجەوە بەڕێز عەمید حەسەن عەبدوڵڵا بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای هەڵەبجەمان لەگەڵە بێ واروها لە ئیدارەی ڕاپەڕینەوە بەڕێز بەختیار ئەحمەد بەڕێوەبەری چاکردن و پاراستنی ڕێگەوبانی ڕاپەڕینمان لەگەڵە بێت لە ئێستاشدا هۆشداری دراوە لەوەی کە لە دەواازەی قەڵاتزێ پردێکەیە کە شۆفێرانی قەڵاتزێ ئەزانن ئەو پردەی کە داخڵەبی بەستەڵەکە شەختەیە مەترسیدارەوە سەر پردی ژاراوە بە هەمان شێوە و لە قەزای چۆمان هاوکارمان ئیسماعیل عوسمان مامۆستا ئیسماعیلش کۆمەڵێک زانیاریمانەداتێ دەربارەی ڕەوشی چۆمان بەر لەوەی لەگەڵ بەڕێز عەقید بەختیار دەست بە گفتوگۆ بکەین و باسی ڕەوشی شەقامەکانمان بۆ بکەوە ڕەوشی هاتوچۆمان بۆ بکە و ڕووداوەکانی هاتوچۆمان بۆ بکە چەند گرتە ڤیددیۆیەکی کورت هەیە لەبارەی ڕەوشی شەقامەکان بەیەکەوە بینەریە بین فەرموو يا الله يا الله يا الله يا الله يا الله اما چیه که یالا دوست داره یا الله لا قرآن رو بەڵێ ئەمە دووگرتە ڤیددیۆ بوو کە لە شەقامەکانی هەرێمی کوردستانی چەند ناو شاری سلێمانیە لە ئێستادا لەگەڵ بەڕێز کاک عەقید بەختیار کاک عەقید بەختیار بەخێر بێی سپاس بۆ ئامادەبوونت لە ڕەهەند لە ئێستاە وەکو هاتوچۆ هۆشداری بەڕێستان و ئاگاداری بەڕێستان وەکو بۆ شۆفێرانی ئازیزی ناو شاری سلێمانی سەرەتا دوایی باسی پرسەکانی تر بکەین چیە لەکوێ ئاستەنگ هەیە بە تایبەتی شەختە بەندۆمانە زۆر سپاس بۆ دەرفەتە سڵاو لە بەڕێستان و سڵاو لە بینەرانی بەڕێزی کورسات و میوانە بەڕێزەکان بەڵام ڕەنگە دەستپێکی بەرنامەکە لەگەڵ بەڕێز عەمید حەسەن دەست پێ بکەی وەکو بەڕێوەبەری پارێزگای هەڵەبجە وەرزیان عەمیدن ئامادەن یان بە ئیجازەی ئەوانیان بە ئەو دەست پێ بکە ئامادەنە بۆ هێشتا لە زۆر باش باشە
لە ڕاستیدا من سەرەتا لەو گرتە ڤیددیوانی کە بەڕێزان سانمایشتان کرد لەوە دەستپێکی قسەکان دەست پێکەم سێریکە ڕێنمایەکانی هاتوچۆ و ئەو ڕێنمایە و ئەو هۆشداریانی کە هاتوچۆی سێمانی بە درێژایی هەفتەی ڕابردوو و چەند ڕۆژی ڕابردوو ڕاستڕۆیا بڵێم و بە تەرکیزی لە ماوەی ئەم دوو ڕۆژەدا تا ئەم شەو ئەو ڕێنمایانە و ئەو هۆشداریانە کە ئێمە داومانە ڕێک پێچەوانەی ئەو ڕفتار و سلوکەتی کە ئێستا لەلایەن هەندێک لەو شۆفێرانە بینیمان ئێمە بە شۆفێران دەڵێن شقامەکان بەستەڵک و مەترسیدارن باش وایە سەرکێشینەکەی بۆی و شگڕ ڕووداونەبی هەندێک شۆفێر هەیە هەندێک بێگومان چکە زۆرینە پابندن لە ڕاستیدا و ئەمەجێی ڕێز و تەقدیرە بۆ شۆفێرانی شاری سێمانی دەوروبەری بەڵام هەندێک لەو شۆفێرانە دەبینی ینی بینیمان لە یەکەم دیمەن کە بەڕێستان نمایشتان کرد بەستەڵکی و بەفر لەسەر شقامەکە هەیە بەڵام شۆفێرە بە خێرایی دەڕوا فاکتەری خێرایی دەڕوا ئەمە حساب نەکردنە نە بە ئۆتۆمبیلەکە و نە بۆ کەشوهەوا و شقامەکە واتە تۆ دەبێت لە ئۆتۆمبیلەکەت سەرتا دەست پێکە بیناسی بزانی قدرەت و توانستی ئەو ئۆتۆمبیلە بۆ چی کراوە بۆ چ کراوە و دۆخی کەشوهەوا چۆنە کاتێککە تۆ هیچ حساباتێکی هاتوچۆیی واقلگەرایی لە پرسی شۆفێریدا نەکەی و بە خێرایی بڕۆی دەرەنجامەکەی ئەوەیە یەکەم دیمەن کە بینیمان لە شقامەکە لایدا و کۆنتترۆل نەماوە خۆی کێشا بە قەراغی شقامەکە دواتر ئەو شوێنانی کە بە سەڵکی تیا بووە و سەر و لێژە وەبەرز لە نزمایە بەرەو سەر و سەرەکەوی سێری کەمیشە یاسافیزیەکیەکان حکمی خوان هەیە لە پرۆسی شۆفێریدا تۆ کاتێککە بەرەو بەرزایی دەڕۆی یەک تۆ کێشی زەویت هەیە ڕای دەکێشێ واتە بەرەو دواوە ڕای دەکێشێ و شوێنەکە چکە سلۆپی هەیە دواتر کردداری یەخشاندن لە نێوان عملی احتیکاک لە نێوان تای ئۆتۆمبیل لەگەڵ ڕووکەشی شقام سفرە لەو شوێنە بۆ ئەگەر ئۆتۆمبیلەکان گرانبەها و پڕمواسەفاتیش بن هەر خۆیان ناگرن کەواتە جارێکی تر دەبێ ئێمە خوێنەوەمان هەبێ بۆ شقام بۆ دۆخی کەشوهەوا و بۆ خودی ئۆتۆمبیلەکانمان دواتر کاتێککە ڕێنمای هاتوچۆیەکان و دام و دەستگاکانی هاتوچە لە هەرێمی کوردستان هۆشداری دەدەن و ناوبەناو ئەو ڕێنمانە دەرکەن ئێمە پەرۆشی سەلامەتی خەڵکین دەنا خەڵک بێتە دەرەوە یان نێتە دەرەوە لە ڕاستی ئەمان نەموستەفیدین نەموتەزەڕرین بەڵام سروشتی کاری ئێمە وایە و بەرپرسیارەتی و مەسئولێتی کاری ئێمە وایە دەبێ خەڵک بپارێزین لەوەی کە تووشی زەرروزیان نەبێ هێندەی پێمان بکرێ پێشنان دەڵێن چەپڵە بەدەستێک لێ نادرێت لە ڕاستیدا دام و دەستگاکانی هاتوچۆ دام و دەستگا پەیوەندیدارەکان بە تاقی تەنیان ناتوانن ئەم دۆخە ئارامە دروستکەن ئەگەر هەماهەنگی هاوڵاتی و بەتابەتی شۆفێرانی لەگەڵ نەبێ بۆیە کۆی گشتی ئەم تێگەیشتنە دەکرێت سەلامەتی فراهم بێت ئەم شەو بۆ ئەم شەو چ شەقامێک لە ناو شاری سلێمانیا مەترسی خلیسکان و شەختەبەندی لەسرە لە ڕاستیدا من دەمەوێت ئاماژە بە دوو کار بدەم یەکەمیان ئەو لانانی کە پەیوەندیدارن لە شارەوانیەکان لە بەڕێوەبەراتیەکانی ڕێگەوبان ئەو بەشانی کە هەیەە ڕەنگە بمبورن ئەگەر نای بەشەکانیان وەکو پێویست نەزانم بەشی پاکردنەوە یان سیانیان ینی ئەوەی کە سەرقاڵی پاکردنەوەی ڕێگەوبانەکان لە ڕاستیدا کاری باشیان کردووە ئەو بۆ نمونەسا شقامی بازنەی لە هەندێک شوێن یان لە زۆربەی شوێن کە دەڕۆی هەستەکەی وشکە بەڵام بەستەڵەکێک و خەریکە زوخمێک دروستە بێ واتە ئەوان بەکاری خوان هەڵساون پەیامی دووهەمم لە ڕاستیدا بۆ سەرۆکاتیەکانی شارەوانی لە هەرێمی کوردستان بەگشتی بەڕێوەبەراتیەکانی ڕێگەوبان هیوادارم ئەم پامەوەک و دڵسۆزیەک و دۆستایەتیەک لێم وەرگن پامێکی ڕاگەاندن کارانەیە بۆ ئەو بەڕێزانە ئەها پێشینان زۆر جار دەڵێن ینی ئەوەی لە بەرچاوانە لە بەردڵانە یاخود بە هەمیشە مرۆڤەکان عقلیان بە ئەندازەیەک بە پێ و دیمەنانی کە دەیبینن ئەو واقعی کە دەیبینن لە ڕاستیدا کێشەیەکیان هێوان ئەوان ئیش دەکەن بەرکی خوان هەڵدەسن هێندەی بتوانن بەڵام لە ڕووی ڕاگەاندنەوەیە لە ڕاستیدا هەستەکەم کەم و کورتێکیان هەیە وەکو پێویست نایگەێنن بە هاوڵاتی یعنی دەکرێت بۆ نمونە لایفکەن کاتێکە شقامەکان پاک دەکەن و بە هاوڵاتی بڵێن بە ئاگای بێنن لە چۆ کار دەکەن دواتر پێویستە لینکێکیان هەبێ ینی لەگەڵ هاوڵاتی پەیوەندیە کۆنتاکتێک دروستکەن ئێمە بە درێژایی ساڵانی ڕابردوو سیاسەتی ئەعلامیمان لە بەڕێوەبەراتیات توێ سێمانی بەم شێوازە بووە پەیاممان ئاراستی هاوڵاتیان بە بەردەوامی کردووە ڕێنمایی و ڕێنوێنمان کردوون لەگەڵ ئەوەشدا ژمارە 1970 کە ژمارەی فری و بێ بەرامبەرە هەمیشە بە ئاگین لەوەی لە کۆ کۆست و لە کۆ داخوازی هاوڵاتی هەیە لەوەی کە خزمەتگوزاری هاتوچەی پێشکەش بگری هێندەی بتوانی هێندەی لە توانات هەیە ممکنە ئەوان زۆر شقام و کوچە و کۆڵان هەبێ پێویست بەوە بکە کە پاک بکرێتەوە خوێڕێژ بکرێت چاک بکرێ ممکنە ئەو دقێ لە یادی ئەوان نەبێ سەرقاڵی شوێنی ترن ئەگەر ئەو لینکە بەهێزە دروستکەن لەگەڵ هاوڵاتی دەکرێت باشتر و زووتر بگەن ئەو شوێنانی کە پێویستن دەنا لە ڕاستیدا
لە ڕووی وجدانەوە گەری یعنی ئینسان قسە بکە کاریان کردو کار کراوە بەڵێ کاریان بەڵام کردووە بێڕای هێشتا هەست شەختە بەندێک هەیە بێگومان بەتابەتی ئەم شەو آخر سەیریکە کاتێککە تۆ پلی گەرما دادەبەزێ بۆ 10 پلە نازم 4 پلە لەژێر سفر بتوێنێتەوە ینی ئەمە باریکی سروشتیە ڕاستە ئەوان بەرپرسیارەتیان لەسرە ئیشیان کردوەوە پێویستە زیاتر ئیش بکەن چونکە بەکارهێنێری شقام زۆرە ژماری ئۆتۆمبیل زۆرە ژماری دانیشتوان زۆرە ژماری دانیشتوان لە هەرمی کوردستان زۆر بووە پێویستیان بە خزمەت گوزاری زیاترە جومجوڵێکی زیاتر هەیە بتێونێتەوە ئەوان پێویستە زیاتر کار بکەن گەرچی کاریان کردووە بەڵام وەکو ئاماژەم پێکرد ئەوەندەی ینی ئەمە سەرنجێکی ڕاگەاندنکارانەیە ئەوەندەی هەستم پێ کردووە کەمتر کارەکانی خۆیان دەخەنە بەر دیدی کۆمەلگاوە ئێستا لە ڕاستیدا مرحلە زەمنێکە وا ئەخوازێ خەڵک ئیمڕۆ هەمووی مۆبایلێکی پێوە متابعی هەواڵ دەکا بە بەردەوامی ئەگەر تۆ زانیاریەکانی خۆت نەگەینی بە هاوڵاتی ئەگەر تۆکو پێویست ئەو لینکە لەگەڵ دام و دەستگاکانی ڕاگەاندن دروست نەکەی لەگەڵ سوۆشال میدیا دروست نەکەی هاوڵاتی کەمترین بە ئاگا دەبێت لە کارەکانت ڕەنگە زۆر جار لە ڕووی ئەوەی کە وەکو پێویست معریفەی نییە لە سەرکارەکانت حکمێک بدا لە سەرکارەکانت و پێی وایە هیچ نەکراوە زۆر جار خەڵکە دەڵێ هیچ ناکرێت و لە ڕاستیدا ینی بێویژان بڵێ هیچ نەکراوە وانە ئیشیان کردو گەرچی من نەوتە بێهشی شارەوانی و ڕێگەوبانی و نەپارێزگاری و یاخود ینی محامی ئەوانم بەڵام لە ڕووی ویژدانی ئەوانێ ینی زۆر جانیسان دەبێت قسەیەکی حەقەیە بیکات ئەم شە بۆ ئەم شەو وەک هاتو چۆ ڕێنمایی شۆفێرانەکەن کە بەکوێ هاتو چۆنەکەن بەهەڵ ئێمە وەکو هاتوچووی سێمانی بەلامانەوە گرنگە یەک ناوچە شاخاویەکان دوو ڕێگەوبانی دەرەوە زۆر مەترسیدارە هەندێک شقام هەیە لە ناو شاری سلێمانی پێگەی جوغرافیەکەی وایە ینی دەزانین بۆ نمونە شقامی سابوونکەران شقامی پیرەمێرد شقام ئەنی ئەم جۆرە شقامانە لە هەندێک شوێن بێگومان ئەمە چییە تۆ ئەم بەراوبەری هەمووی بینایە باڵەخانەیە کەمترین هەتاوی تیەکەوێ کەمترین زیادبوونی پلەی گەرما لەو ڕۆژە دروزە بۆ سێرکە ئەو شەختە سەهۆڵە و پێویست بەری ناداچ سومکی ئەو سەهۆڵە چەند سانتیمێک زۆر جار تەجاوز دەکا بۆیە یعنی دەمێنێتەوانێ پێممان ئەوەیە کە ئەو شوێنانی کە مەترسیداری لەسرە وەکو لەم دیمێنانی کە ئیسا بەڕێزستان نمایشتان کردوەوە لە سوۆشال میدیاشدا نمایش ڕێگەی دەباشانەوە بێگومان ئەنی ئەوەی کە مەترسی دروستەکە ئەرکی هاتوچێ بربەستی بکە بەڵام هەندێک شوێن هەیە بۆ نمونەوەرە تۆ شقامی ئۆرزدی چیەکە ینی بربەستیەکەی ئەم هەموو دوکاندار و کاسمیتە تۆزە لۆژیکی نییە بابەتەکە کەمتر استیعاب بکرێ بەڵام دەکرێت بڵێ کاکە بەرە و چای ئەزمەڕ و گۆی ژەمەڕۆن چونکە معیشت و قوتی خەڵک لەو شوێنە نییە خەڵکە دەڕوا بۆ خۆش لە توی شقامی توی مەلیکا گرفتێکێش لێژاییە بێگومان وەکو ئاماژەم پێکرد دەبێت لاەنە پەیوەندیدارەکان بەتابەت شارەوانیەکان زیاتر فۆکسکەنە سەر ئەو شوێنانە و ڕووماڵی کارەکانیانکەن دوو هاوڵاتیش دەبێ بزانێت کە ینی لە ڕووی عقلگەرایەوە دەزانی شوێنەکە مەترسیدارە مەشۆ ینی قەیچێکە ئەگەر ئەکری ئەگەر بچی بۆ ئەوێ بە پیادەڕی بڕۆی باشترە بەڵام ئۆتۆمبیلەکەت زانی کە بەکەڵک عقید بەختیار چی ئێستا ڕاستە خۆ گەر پەیوەندی پێم کرد چ ژمارێک جوابمانەداتەوە کە بزانێت بزەبت شقامێک مەسەلەن ئێمە ژمارە 180مان هەیە بەڵام من نازام پەیوەندیکی بەردەوامی هاوڵاتیان ڕێگە لۆدیان لەسەر بێ دەکرێت لە ڕژمارە 180 ئەگەر لەسەر هێڵ بن چکە ئەگەر خەڵکی ئەزانچی تۆ خەڵکێکی زۆر بەردەوام پەیوەندیە کات تۆ ئەو ژمارەیە لۆدیە چێتە سەر ممکنە ینی باکیت ڕەنگە مەسەلەن بە چەند کەسێک تاوەڵامە دەنەوە تاوەڵامان دەستەکەوێت بەڵکو بتوانین بۆ شوفێرانی سنتەری ڕێخەری پەیوەندەکانمان هەیە بڵێ کاروان بۆی بزانین شقامێک لە ئێستاە کاک بەختیار ڕوونکردنەوەی باشیدا بزانین چ شقامێک ئەوە چ ژمارێکە لێ ژمارە 100 ئەوە سنتەری ڕێخەری پەیوەندیەکان ئەم کاتت باش باشتر بۆ بەڕێز سپاس ئێمە لە کورساتەوە لە ناو بەرنامەوە پەیوەندەکەین لەگەڵ بەڕێز عەقیل بەختیار بەرپرسی ڕاگەیاندن لە ئێستاە ئەوەی بە ئێوە گەیشتوە چ شقامێک لە ناو شاری سلێمانیە مەترسی لەسەرەوە شەختە بەندە بەڕێز عفونکەی سەیر گیان بە یەک دقە بەڵێ ئەم کاتت باش بەڕێزی ببرە من زانم کاک بەختیاری گوێی لەمە ناو بەرنامەین ڕاستەوخۆ لەگەڵتانین چ شوێنێک لە ناو شقامەکانی سلێمانیە ئێستا مەترسی لەسەرەوەی هاوڵاتیان پەیوەندیان بەوە کردیانەوە زانیاریتانە بێ بەڵێ وڵایی زۆربەی ناو شاری سلێمانی کۆڵانەکان زۆر زەختمان لەسەر بەوەی کە بەستێتی و بەعزێ کۆڵانی ناو شار وەکو ئەوانی کە لە بەشەوی سەرەوەی سلێمانین لە نزیکی گۆیژە و گەڕەکی کازیوە ئەوانە زۆرتر کۆڵانەکان بەستێتی
ڕێگەی هاتوچۆ زۆر کەمە لەو کۆڵانە لەبەری خۆری زۆر تێ نەکەوتەوە ئیمڕۆ تیمەکانیش بەڕاستی توانای ئەویان نەبووە هەر جادە سەرچەکانی سلێمانی پاکراونەتەوە لەلایەن ڕاگەیاندنەوەشەوە و برادرانی هاتوچۆ و برادرانی ڕاگەیاندنی وەک جەنابتان زۆر هاوڵاتیان ئاگادار کردوەوە کە کەمترین کات بێنە سەرجادە لە شەستیەکەیە کوێ مەترسی لەسرە وڵی شەستێکە چوابیانی سەرچنار پردی کۆبانێ ئەوانە تا ئێستا تا میێوانش هەر تیمەکان هەر خەریک بوون بەڕاستی وەکو پێویست پاک نەکراوەتەوە ترس هەیە گۆزەکان هەیە لە نزیکی پاڵا جادەی بڵین سالم لای نزیکی بڵێنە و ڕیزە بازاڕی کە پێڵێن سەوڵەکە ئەبیا ئیسیحامێکی زۆر هەیە بۆی بەستنەوەی کەەوە جادانە برادرانی مرور زۆر هاوکار بوون لەگەڵ تیمەکانی شارەوانیا و جەنابی قایمقامیش خۆی لەسەر خەت لەگەڵمان بوو بەڵێ ئێمە سوپاسانەکەین هەر بەردەوام بن با کاتان نەگرین لەبەرەوەی ڕەنگە هاوڵاتی تر پەیوەندیتان پێ بکە سوپاسانەکەین هەر بژێت بۆ ئێوەش لەشتان ساغ بێ ئەمە سواسی جەنابتانەکەین ئێوە هەر هاوکار بوون بۆ ئێمە و بۆ هاوڵاتیان ئینشەڵڵا هیچ ڕووداوێکی وا ڕووی نەداوە کە مای دڵگرانیکی زۆر بێ بەس نەختێش کێشەی وردە هەبووەوانیش لە ئێوارەوە ببوورە لە ئێوارەوە هیچ ڕووداوێکە بۆ بەوەی خلیسکانەوە بەڵێ ڕووداوی ئەو تۆمان نەبووە نەخێریشمان تۆمار نەکردووە ڕووداو بەڵام ئاگداکراوی لەوەی کە خەڵکێکی گیری خواردووە برادرانی تیمەکانمان ئاگادار کردووە لە برادرانی شارەوانیوانە کە چوون بەدەمیانەوە و ڕزگار کراون بەڵێ زۆر زۆر سپاس بۆ بەڕێستان هەر بژین هەر ساغ بن هەر سپاس مەمنون زۆر سپاس کاک بەختیار سپاس دەکەم لەگەڵمان بمێنەرەوە ئەسمە لای بەڕێز ئەمید حەسەن عەبدوڵڵا بەڕێوەبەری هاتوچۆی ئەڵەبجە بەڕێز ئەمید حەسەن ئەم کاتت باش ئێوە لە پارێزگای هەڵەبجە لە ئێستا بەرەوەی سپاس دەکەین بۆ بەڕێستان چ شەقامێکی هەڵەبجە یاخود دەوروبەری ڕێگاکانی ڕێگا سەرچەکانی مەترسیدارە و بەهۆی ئەوەی کە ڕەنگە پاچش کرابێتەوە بەڵام سەهۆڵبەندانە کورد دەڵێ ڕێبەندانە هەموو جادەکانی ناو هەڵەبجە و دەوروبەری هەڵەبجە پاکراونەتەوە مەفرەزەکانی هاتوچۆ لەگەڵ تیمەکانی شارەوانیە لە یەکەم ڕۆژی ڕەوشەکەوە خەریکی پاکردنەوەی جادەکانن و هاوکاری شۆفێران و ڕێنمایی دەرکردن بۆ شۆفێرەکان بەڵام جادەکان دوای پاکردنەوە مەترسیەکان دوای پاکردنەوەی جادەکان مەترسیەکان ڕوئەدەن ئەو جادانە هەمووی دوای پاکردنەوە ئەیبەسێ بە تایبەت لە دوای کاتژمێر 4 ئێوارە تاوەکو دەی بەیانی مەترسیەکە لەو کاتایە بەڵێ ئێوە وەکو ئەفسەران و کارمەندانی هاتوچۆ لە پارێزگای هەڵەبجە ئەوەی کە هەڵبەتە ئێوە شەقامێک بێ ئەبێەوە شەقامەکە ڕێگەخەن ینی پاکردنەوەی ئەرچی هاتوچۆ نییە چ شەقامێک لە ئێستاە مەترسی لەسەرە کە وەکو هاتوچۆ ڕێنمایی شۆفێران بکەن لە پارێزگای هەڵەبجە کە هاتوچۆی پیانەکەن بەڵێ وڵای زۆربەی شەقامەکان لە کاتژمێر 4 ئێوارە بۆ دەی بەیانی مەترسی هەیە لەبەرەوەی لەو کاتانە لە درنگانێکی ئێوارە جادەکە ئەیبەستێ کە بەستی مەترسیەکە لەوێ دروسە بێ بۆیە ئێمە ڕێنماییمان بۆ شۆفێران ئەوەیە لە 4 ئێوارە بە تایبەت ڕێگەکانی دەرەوە هیچ شۆفێرێک ڕێگەکانی دەرەوە بەکار نێنن لەبەرەوەی ڕێگەکانی دەرەوە مەترسی لەسرە جادەکانی بەستێ تا 9 بەیانی مەترسی زۆری لەسرە و بەردەوامیش لە پەیجەکانی هاتوچۆوە ئێمە ڕێنمایی بۆ برا شۆفێرەکان دەرەکەین بە بەردەوامی لە هەر کوێ گرفتی هەبێ لە ڕێی پەیجەکەمانەوە ئاگداری شۆفێران و خەڵکی ناوچەکەکەینەوە. بەڵێ لە کاتی شەپۆلی بەفربارینەکەەوە تا ئێستا بەڕێز ئەمید حەسەن چەند ڕووداوی هاتوچۆ تۆمار کراوەیان ڕووداوی هاتوچۆ زۆر بۆ بەهۆی و بەفربارینەوە سوپاس بۆ خوا لە سنووری پارێزگای هەڵەبجە تاکو ئێستا هیچ ڕووداوێکی هاتوچۆ تۆمار نەکراوە هیچ ڕووداوێک ڕووی نەداوە تەنیا ئەو ڕووداوە نەبێ ئەو شۆفڵە گرێدەرا کە لە سەرتەکی بەمۆ بۆ پاکردنەوەی بەفر چوو بوو کەسێکی خێرخواز بوو بەهۆی وەرگەڕانی شۆفڵەکەیەوە گیانی لە دەستدا بەداخەوە. بەڵێ بەڕێز ئەمید حەسەن لەگەڵما بمێنەرەوە ئەچمە ئیدارەی ڕاپەڕین کاک بەختیار ئەحمەدمان لەگەڵا ئینشاڵە
دوو کاک بەختیار بەختەوەرە بین هاوڵاتیانیش بەختەوەرە بن ئینشاءڵڵا. کاک بەختیار سڵاو لێبێ چ ڕێگایەک لە سنووری ئیدارەی ڕاپەڕین ینی بەهۆی بەفرەوە داخراوە و بەفرێکی زۆر باریوە لە مەرزی چێلێ لە سنووری ناحەی سەرکەبکان لە گوندەکانی بناری قەندیل ئێوە وەکو ڕێگەوبان وەکو چاکردن و پاراستنی ڕێگەوبان چیتان کردو بۆ پاکردنەوە بۆی هاوڵاتیان ژیانیان نەوەستێت و بتوان زمزۆڵ بەردەوام بێ و مەترسی لەسەر چ شەقامێک هەیە ئەم شەو لە ئیدارەی ڕاپەڕین. ئەم کاتت باش کاکزانە ئەم کاتی بەڕێستان باش بە خلاتنی میوانە بەڕێزەکان دەکەم. دیارە لەگەڵ هاتنی شەپۆلی بەفربارین بە حکمیەوەی کە ئیدارەی ڕاپەڕین ناوچەیەکی شاخاویەکانی یەجگار زۆرە و خۆتە ناگەدارن بەفربارینی ئەمجارە زۆرترین ڕێژەی بەفربارین لە دەکەوێتە سنووری ئیدارەی ڕاپەڕین کە لە مەرزی چێلێ بوو کە زیاتر لە مەترێک بەفرباریوە. بۆیە زۆربەی ڕێگاکانمان ئاستەنجی هاتوچۆی بۆ دروست بوو و ئێمە هەر لە دوێنێەوە دەستمان کرد بە پاکردنەوەی سەرجەم ڕێگاوبانەکان بە هاوکاری بە ڕێبەرایەتی شارەوانەکانی ڕاپەڕین توانیمانە ئەمڕۆ تا ئێوارە زۆربەی ڕێگا سەرەکیەکان پاک بکەینەوە ئەو ڕێگانەی کە لە سنتەری قەزاکانەوە بەرەو ناحیەکان دەڕوات بەڵام ئەوەی کە تا ئێستا هەیە ڕێگای قەڵازێ بۆ شوێنێ و زەڵێ و ئەوانە تا ئێستا نەمانتوانیەوە بیکەینەوە بە حکمیەوەی بەفرێکی زۆری لێباریوە کە زیاتر لە 80 سانتیم لە شوێنێ باریوە هەرچەندە هەتاکو نزیکی سونێ ڕۆیشتوینە و بەشێکی کەممان ماوە لە ڕێگاکە و بەنسبەت مەرزی چێلێەوە خۆشببختانە ئەمڕۆ توانیمانە تقریبان 190 ڕێگاکە پاک بکەینەوە کە تەنسیقیش هەبوو لەگەڵ دیوی ئێران کە ئەوان ژلەوە بێن دیارە بەشێکی کەممان ماوە کە بەرناممان هەیە سپێنێتانیوە ڕۆ ئەویش بەیەکجاری تەواو دەکەین و ڕێگای با بڵێن وەرتێمان هەیە زیینی وەرتێکە ئەویش بە هەمان شێوە ڕێگایەکی سەرەکیە لە نێوان ئیدارەی ڕاپەڕین و ئیدارەی سۆران ئەمڕۆ توانیمان ڕێگاکە بە تەواوی بکەینەوە کە بەفرێکی زۆری لێباری بوو دەکرێت بڵێم زۆربەی ڕێگاکانی ئیدارەی ڕاپەڕین کراوەتەوە بەڵام لە هەمان کاتدا مەترسی لەبەر ئەوەی ڕێگاکان بەستن هەیە شەختەوبەند هەیە لە ڕێگاکان لە ئێستادا ڕێگاکانی دەرەوەی شار مەترسیان لەسەر هەیە تەنها ئەو ڕێگانەی کە لە بینی ڕانێ و قەڵاتزەیان ڕێگاس زۆر سەرەکیەکان و هاتوچووی زۆری بەسەردا کراوە ئەوانە تا حدێک باشترن بەڵام ڕێگاکانی تر ئەوەی کە ڕێگای گوندەکانە یان ئەو ڕێگانەی کە باسم کرد سنووریەکان کە هەرچەندە پاکیش کراوەتەوە بەڵام بەهۆی ئەوەی شەختوبەندێکی زۆر هەیە تا ئێستاش مەترسیان لەسەرەوە ئەو شوێنانەشی کەماون پاک نەکراوەتەوە ئێمە وەکو تیمەکانی بەڕێبەرایەتی چاکردن و پاراستنی ڕێگەوبانی ڕاپەڕین لەگەڵ بەڕێبەرایەتی شارەوانەکانی ڕاپەڕین هەماهەنگی تەواومان هەیە لەگەڵ یەکەیداریەکان هەوڵ دەدەین ئیشاڵا لە بەیانی سەرجەم ئەو ڕێگایانە پاک بکەینەوە و ئەو شوێنانەی کە زۆر دوورە دەستە و بە شێوەیەکی زۆر بەفری لێباریوە لە ڕۆژانی دواتر سەرجەم ڕێگاکان بکەینەوە. لێرە بەڕێز عەقید بەختیار پێشنیازێکی هەبوو بۆ ئێوە بۆ شارەوانەکان ئەو شوێنێک کە پاکرێتەوە پێویستی بەوەیە کە لە ڕووی ڕاگەیانەوە زوو پێیان بدرێت بە هاوڵاتیان ئێوە چیتان کردو بۆ ئەوەی کە ڕێگایەک شوێنێک پاگەکرێتەوە هاوڵاتیانی لێ ئاگادارکەنەوە؟ ئێمە لە هەر شوێنێک ئیش دەکەین تەنسیقێکی تەواومان هەیە لەگەڵ یەکەیداریەکان لە ڕێگەی سوۆشیال میداوە هەم لە ڕێگەی یەکەیداریەکانەوە بڵاو دەکرێتەوە ئەو پەیجانێک کە تایبەتن بە یەکەیداریەکان و ئێمە وەک خۆمان وەکو پەیجەکانی خۆمان کە هەمانە بڵاوی دەکەینەوە و بڵێن میدیاکانیش لە سنووری ئیدارەی ڕاپەڕین زۆر هاوکارمانن بە بڵاوکردنەوەی کار و چالاکیەکانمان و شوێنەکان بەڵام لە سەروی هەموو ئەوانەوە ئێمە پەیجی وەزارەتی ئاوادانکردنەوەمان هەیە کە هەموو کار و چالاکیەکانی ڕۆژانە بۆ ئەوان دەنێرین و ئەوانیش بڵاوی دەکەنەوە بۆی زۆرترین هاوڵاتی ئاگادار بێ لە چ شوێنێک ئیش دەکرێت وە بەنسبەت بەلایەکی تریشەوە با بڵێن ئەو خەڵکانەی کە دەیانەوێت دەنجیان بە ئێمە بگات بە دوو شێوازیانەوە تا لە ڕێگەی یەکەیداریەکان کە لە ڕێگەی مختارەکانیانەوە یانەوە تا ڕاستە خۆ پەیوەندی بە بەڕێبەری ناحیەکانیان یەکەیداریەکان قایمقامە بەڕێزەکان دەکەن ئەوانیش ئێمە ئاگادار دەکەنەوە یانەوە تا زۆربیان ژمارە تەلەفۆنی ئێمەیان لەلایە و پەیوەندیمان پێوە دەکەن و خۆشمان پێشوەقتە پێش هەموو شەپۆلێک خۆمان بەرنامەمان هەیە تیممان ئامادە کردووە بۆ هەموو ڕێگاوبانەکان دابەشکاریمان کردووە و تەنسیقمان کردو لەگەڵ هەم یەکەیداریەکان هەم بەڕێبەتی شارەوانەکان بەختیار بۆ ئەوەی پێش ئەوەی خەڵک پێمان بڵێ خۆمان بڕۆین بۆ ئەوێ
کاک بەختیار بۆچی تا ئێستا ڕێگەی شوێنێ زەڵێ پاک نەکراوەتەوە ئەوەی کە بینیمان کۆمەڵە گوێنە بڵاو کرایەوە ژمارەکە وڵاتی گوندی سونێ بە نەخۆشێک لەسەر شانە هێنن بۆ لە زێوکە و سەرخانەوە هێنن بۆ تا نەخۆشخانە و بگاتە قەڵازێ ئەم ڕێگایە بۆچی تا ئێستا دەستی ئەوەی پێ نەگەیشتویان دەستی پاکردنەوەی پێ نەگەیشتووە دیارە وەک باسم کرد لە ڕێگای لە ناوچەی شوێنێ و زەڵێ بە تایبەت نزیکەی 80 سانتیم بەفرباری وە بەفرێکی زۆر باری بوو و خۆتە ناگەدارن لە چەند ڕۆژی ڕابردوو جارێکی تر شەپۆلێکی بەفربارین هەبوو کە ئەویش بە هەمان شێوە هەرچەند سنتەری شارەکانی کەمتر گرتەوە بەڵام لەو شوێنە بە تایبەت ئەو منتیقە شاخاویەکان بەفرێکی زۆر باری یعنی دەتوانم بڵم دووجار بەفری لەسەر کەوتووە و ئێمە تیمەکانمان تەبان دوێنێ شەتاکو نیوەڕۆ هەر بەفرباری وە لێرە و ئەمڕۆ دەستمان پێ کردووە و لەبەرەوەی لە قەڵاتزێەوە هەتاکو شوێنێ هەر بەفرباری بوو لە بەیانیەوە دەستمان پێ کردووە کە نزیکەی 30 کیلۆمەتر دەبێت ئەمڕۆ تا ئێوارە گەشت ناو گوندی سونێ و تەنها نزیکەی 6 کیلۆمەتر تا 7 کیلۆمەترمان ماوە بۆ ئاخر نقطەوە دەتوانین بڵێم کە بەیانی تەواو ئەو شوێنانەش پاک دەکرێتەوە و بە حکمی وەی کە شوێنەکانمان زۆر بوون و ئامێری پێویستیش تا حدێک لەبەردەست نەبووە تەنها ئەوەی فریایی شوێنە ڕئیسەکان کەوتوین لە سەرەتا ئینجا دوایی بەرە و حدودیەکان ڕۆشتوین بەڵێ کاک بەختیار لەگەڵمان بمێنەرەوە بەڕێز عەقیل بەختیار دیارە هێڵی 1970 بەڕێز بەڕێوەبەری هاتچۆ چاودێری دۆخەکەکەوە بۆ ئەوی پەیوەندی بە ئەوانی شەوە بکەین زین ئەم شەو لە ناو شاری سلێمانی چی ڕوئدات ئێستا پەیوەندیەکەین بە ژمارە 1970ەوە کە بەڕێز بەڕێوەبەری هاتوچۆ ئەفسەر و کارمەندان بەردەوام بۆ خزمەتی ئێوەی شۆفێر بۆ خزمەتی هاوڵاتیان لەسەر هێڵن ئەم کاتت باش بەڕێزم من زانام لە کورساتنی زۆر ڕاستەوخۆ لەگەڵ بەڕێز عەقیل بەختیار لە پرسای ڕێگانی هاتوچۆ لە بەرنمەیان لە ڕاستەوخۆ لە کورسات نیوز لە ئێستاە چ شەقامێک بربەستایەوە یان شەختەبەند و سەهۆڵبەندانە یان کوردوتەنی ڕێبەندانە بۆەوەی ئێوە هۆشداری بدەنە هاوڵاتیان ئەو ڕێگانە بەکارنێنن کەمێک پێشتاش پەیوەندیمان کرد بە جەیسیسیەوە سلێمانی ناڵێم هەمووی بەڵام زۆربەی بەسوێتی واتا بەسەڵەکە ئۆتۆمبیل کەمتر پێاتێتە تێپەڕێ بە زەحمەت لەگەڵ تیمەکانی شارەوانی و ئاوادانکردنەوەش سپاس بۆخوا سەقاڵی پرژانی خوێن بە شەقامەکان ئێمەش هاوکاری تەواوی تا ئەم ساتانەش خوێ پرژێنن بەڵێ بەردەوامن بەڵێ بەردەوامن بە دیاریکراوی شەقامێک زۆر مەترسیدارە و کە شۆفێران و هاوڵاتیان ناو شاری سلێمانیا لی نزیک نبنەوە بەهۆی ڕێبەندانەوە بەڵێ سنووری هەلوەکۆنەکەمانەیە بۆ خوارەوە شەقامی سالم سەهۆڵەکە بەڕاستی ئەم شەقامانە بەسوێتی سنوورەکانی ڕێگەی چاویلان دەباشان ئەم شەقامانە ناتوان ئۆتۆمبیل کاتێ پەڕێنداوە لە هاوڵاتیانەکەین خۆڕاگر بن تاوەکو شەقامەکان بۆ سبێنێکرێتوانێ هەوڵ بن زۆر زەرور نەبنێنە دەرەوانێ دیارە ئەم تیمەش مەفارزەکانیشمان بەردەوام سەقاڵی ڕێنمایەکانن ئەو شۆفێرانەی کە لە دەرەوەن ڕێنمای تەواویان نەدێنێ ئەو شوێنانشتی کە بەربەستمان کردوون ئێمە ناڵین ئۆتۆمبیل تێپەڕچکە تەعکیدین کە ئەبنە هۆی ڕووداوێکی نەخوازرا و دڵتەزێن بەڵێ هیچ کەس پەیوەندی بە ئێوە کردووە کە ڕووداوی هاتوچۆ ڕوویدابێ ناو شارە بەڵێ سەر لە ئێوارە بەڵێ وردە و دەشقامەکانی شاری سلێمانی بەستی بەتایبەت سەرپردی کوبانیەمان هەبوو دووسایدی گۆژە کاچێ بەرەو کازیوە پردی دەباشانمان هەبوو شەقامی سەوڵەکەش سەر لێوارە لە سەعات 6 بە تەواتی بەستی بەڵام ئیتر سپاس بخوا بە سەپەرشی جەنابی بەڕێوەبەری ئاشوی پارێزگای سلێمانی تیمەکانی ناسەفە تیمەکانی شارەوانی کە هاوکارمان بوون لە تاوای شەقامەکان بە تایبەتی بازنەی مەلیک مەحموود ئەگەر بکرێت جارێکی تر بۆ بینەرەکانمی دووبارە بکەیتەوە چ شەقامێک ئێستا ڕێبەندانە ئێستا شەقامی ساوەڵەکەمان هەیە شەقامی مامەریشەمان هەیە کە پاڵاز بۆ خوارەوە هەلوەکۆنەکەمان هەیە کە چێتە خوارەوە بەرەو گۆزەکان ئەم شەقامانە لێستا بەسوێتی کازیوەش بە هەمان شێوە بەڵێ دووساتی کازیوەش بە حکومەوەی کە خوێکەشیان پیا کردو و شێدارە شوێنەکان دووبارە ئەیبەستێتەوە تا فریان ناکەون دووبارە فریایوە ناکەون تیمەکانی شارانی بگەڕێنەوە سەریان و سپاس بۆ ئێوە سپاس بۆ سەرجەمە سەر و کارمەندەکانتە سپاس بۆ بەڕێز بەڕێوەبەری هاتوچۆ سپاس بۆ ئێوە سپاس بەڕێزم
بۆ برە کاک عقید بەختیار بە زانیاری لەسەر چۆمانی وەرگین کاک ئیسماعیلمان لەگەڵم ئەوسا ئیسماعیل عوسمان پامنێری کورسات نیوز سڵاوت لێبێ چی هەیە لەوێت شەقامێک بربەست کراوە سۆڵبەندانەوە بۆ ئەوەی کە هۆشداری بدرێتە شۆفێران کە هاتوچێ پیانەکەن بەڵێ زانە سڵاوتان لێبێ سڵاو لە بینەرانی کوردستان نیوز سڵاو لە میوانەکانتان بەڵێ بێگومان لە ئەو شەپۆڵە بەفربارینەی کە سنووری ئیداری سۆرانی گرتەوە کە هەر چوار قەزای سنووری ئیداری سۆران هەر یەک لە قەزاکانی چۆمان سۆران ڕەواندوز مێرگە سۆر کە ناوچی شاخاوینە و ساڵانە بەفری تێدا ئەباری بەڵام لە ئەو شەپۆڵە بەفربارینەی کە هەرێمی کوردستانی گرتەوە بێگومان ڕێژەیەکی زۆر لەو ناوچێش بەفرباریەوە بە پێی جیاوازی شوێنەکانیش ئێستا من لە سنتەری قەزای چۆمانم کە ڕێژەیەکی زۆر بەفری لێباریەوە و پلەکانی گەرما بۆ ئاستێکی زۆر زۆر دابەزیون کە تەواوی هاتوچۆکردنی هاوڵاتیان لە تەواوی شەقامەکان بەستویەتی زۆرترین بڵێن ئەوەی کە بەفر و بەستەڵەکی لێبوو ئەو ناوچانە بووە کە زۆرترین بڵێن هاوڵاتی تێدا دانیشتووە کە ناوچەکانی قەزای چۆمانە هەتا بگرە بە ناحیەی حاجیۆمەران و هەروها ناحیەکانی تریکە سەر سنوورینە ئەوە یەکێک لەو گرفتانە بووە کە تیمەکانی بەفڕاماڵی نەیانتوانیوە بڵێن ڕێگا تەنانەت بەدەر لە ڕێگا ئەو ڕێگا سەرچێک کە پێدەگرن ڕێگای هامڵتۆن کە لە هەولێرەوە درێژ دەبێتەوە بەرە و دەواازی سنووری حاجیۆمەران زیاتر ئەو ڕێگایان پاک کردوتەوە لە بەفر هاوکات زیاتریش بڵێن خۆشیە خوێ هەر لەسەر ئەو ڕێگایە ڕشتووە بۆیە ڕێگاکانی تر هەروەک خۆی بەشێکی زۆری بەفری تێدا ماوەتەوە دواتر کە بووە بە بەستەڵەک و ئێستا زۆرترین گرفتی بۆ هاوڵاتیان دروست کردووە هاتوچۆی هاوڵاتیان بە تەواوی پسراندووە ئێستا لە سنتەری قەزای چۆمان تەنیا ئەو ڕێگا سەرچێ دووسایدێکە لەناو بازار تێپەڕ دەبێت تەنیا هەیە کۆی ئەو ڕێگاکانی تر و گەڕەکەەکانی تری سنتەری قەزای چۆمان هاتوچۆکردنی تێدا ئاستەم بووە کەمتر هاوڵاتیان بە ئۆتۆمبیل بدێن ئەوەی کە هەیە زۆرتر هاوڵاتی بە پێ هاتوچۆیەکە ئێمە ئێستا کە لەو بەرنمەیە بەشدار بووینە بە پێ لە ماڵەوە هاتوین بۆ سنتەری قەزاکە بە قسەکردن لەسەر ئەو بەستەڵەکەی کە هەیە بۆ پێ بڵین هاتوچۆکردن نەماوە لە دەواازی سنووری حاجیۆمەرانیشتا زۆرترین گرفتی بۆ بازرگانی دروست کردووە تەنیا ئەو ئۆتۆمبیلانەی کە لە دەواازی سنووری حاجیۆمەران و لە بازاری تەمەرچین پێش هاتنی بەفرەکە لەوێ ماونەتەوە زیاتر ئەوانە هەوڵ ئەدرێ کە بەشێکی کەلوپەلی پێ بەشێکی خواردەمەنی پێوە هەندێکی لەوانە بڵێن میوەی پێ کە دەوێت داخلی هەرێمی کوردستان بێ بەهۆی ئەو بەفرە بارینەوە بەهۆی بەرزبنەوەی پلەکانی بڵێن زۆر ساردی و دابەزینی پلەکانی گەرمەوەی لێ هاتووە زووتر دەبێت ئەو مەوادانە یان ئەو خواردەمانیانی کە هاتوونەتە بازار تەمەرچین ڕەوانی هەرێمی کوردستان بکرێ ئەوانە زیاتر دێن بەدەر لەوە کە جمجۆڵ بازرگانیەکانیش تاڕادەیەکی زۆر وەستاوە هەروەها گەشتیاریش لە ئێستادا تیمەکانی هاتوچۆ لە سەر ڕێگاکان هەنا ڕێگا بەو تەنانەت گەشتیارانەش نادرێ ئەگەر بە پێویستیشەوە ئەگەر ئامادەکاریان نەبی بۆ ئەو ڕێگایی کە بەستنی زنجیرە و هاوکات ئەو بێلانەی کە دەوڵ ئەکسلن بەڵام لە بەستنی ئێستا کە ڕێگاکانی تەواو بەستووە بۆتە بەستەڵک ئەو تۆمبیلانش توانێت سەرکەوتنیان نییە بەپێی ئامارەکانی تیمەکانی بەفڕاماڵین لە کۆی ئەو شەپۆڵە بەفربارینەی کە سێ ڕۆژ بەردەوامی هەبوو لەو ناوچەیە زیاتر لە 221 سانتیم بەفرباریوە و ئەوان ئاماژە ئەکەن زیاتر لە 40 تان خوێ لەسەر ئەو ڕێگا سەرچیان ڕشتووە بۆ ئەوی بتوانن دەواازەی سنووری حاجیۆمەرانەوە تا ئەگاتە قەزای چۆمان کە بە درێژای 22 کیلۆمەتر زۆرترین بەفربارین و زۆرترین بەستەڵک لەو ناوچەیە هەیە کە هەمیشە پلەکانی گەرمە لەو ناوچەیە وەک ئاماری ئەو ئامریکا بڵێن کەشناسی هەرێم باسی لێەوە ئەکا کە دوای پێنجوێن حاجی ئۆمەران دووەمین شوێنەکە پلەکانی گەرما ئەوەندە تێدا نزم بۆتەوە بۆتە گرفت لە بەردەم هاتوچۆی گەشتیاری و بازرگانی بەدەر لە حاجی ئۆمانەش بۆ ناوچەکانی تر ئێستا ڕێگای زیینی وەرتێک لە ناحیەی وەرتی سەر بە قەزای ڕەواندوزە کە ئیداری ڕاپەڕین بە سنووری باڵەکایەتی و هاوکات سۆرانش ئەبەستێتەوە ئێستا بە تەواوی داخراوە هیچ زمزۆڵێکی یان هاتوچۆکی تێدا ناکرێ هاوکات بناری قەندیلش کە ڕێگای کورتەکە ڕێگای کورتە زیاتر لە 30 گوندی ناوچەکە بە ئیداری ڕاپەڕین ئەبەستێتەوە ئەمە ڕێگایش ئێستا داخراوە ڕێگایکی تری سەرچی ناحیەی سیدەکان برادۆسکە بە سۆران ئەبەستێتەوە بە تەواوی داخراوە هاتوچۆی هاوڵاتیان تێدانە بۆ پێی ئەو ناوچێ هەم بەفرێکی زۆر لێبارەی هەم بەستەڵەکێکی زۆری لێبووە و زۆرترین ڕێژەی بەفربارنیش لە ئێستادا لەو سنتەری قەزاکان لە ناحی بڵێن لە قەزای مێرگە سۆر بووە کە نزیک ئەبێتەوە لە 40 سانتیم بە بڵێن بە 1000 کە 21 سانتیم بوو وای کردووە کە ئەو ڕێگاش بە تەواوی دابخرێت زانە بەڵێ ئیسماعیل بۆی لای تۆ زۆر ساردا من سوپاس دەکەم لە دەرەوەی سوپاس بۆ زانیارەکان بە هیوای ئەوەن کە بینەرانمان شۆفێرانمان سوود لە زانیارەکان ببین و ئەو ڕێگانەی کە باست کرد بەکارینێن دووبارە سوپاس بەڕێز عەقید بەختیار ڕێگانی هاتووی هەولێر نووسی بووی وتی ئێمە مەفرەزەمان داناوە
پێڵین ئەم ڕێگایە مەترسیدارە ئەڵە وڵی تا ماڵی خەزور مەچم میشێ گەڵێ تا مەزرعەکە مەچم میشێ گەڵێ هەر حەزەکەم چم ڕسمێک بگرم و 2 دقم پێچیەوە گەڕێمەوە ئەڵێ ئێمە بۆ سەلامەتی ئەوان داماناوە لەم حاڵەتانەیە تکاو داوای بەڕێز عەقیل بەختیار بۆ شۆفێران چیە ینی ئێستا ئێوە لێرە لە دەباشان مەفرەزەتان هەیە لای چاڤیلان هەتانە لەو شوێنانە ئەمە بۆی هاوڵاتی بە تەواوی تێبگاکە بۆ چییە؟ بڵێ لە ڕاستیدا ئەو پامەی هاتوچۆی هەولێر و ئەو گرفتەی کە لە ئەوان دروست بوو لە ڕاستیدا لە هەموو هاتوچۆکاندا هەیە هەموو مەفرزەکان سلێمانیش بە هەمان شێوە ئێمە لە بنەڕدا کاری ئێمە پاراستنی سەرماری هاوڵاتیان لە ڕووی ڕووداوەکانی هاتوچۆ و نەکەونە بەرمەترسی ئەرک وەزیفەمان ئەمەیە وەک دەڵێن نقطە سەری دیار لەبەرەوە دەبێ هاوڵاتی تێبگا کاتێککە ئێمە لە شوێنێک دەزانین مەترسی و قەرباڵغی نایڵین دروست ببێ و یاخود شۆفێر بەو ئارستێ بڕوا دەبێ ئەوی شاوکار بێت چکە لە بنەڕەتدا ئێمە مەبەستمان سەلامەتی ئەوە ئێمە پێش وەخت ڕووماڵی و شقامەمان کردووە پیا تێپەڕیوین مەفرزەکانی هاتوچۆمان بێ ڕۆشتووە ینی دیراسی ئەومان کردووە کە ئەو شقامە چەندێک لە ڕووی هاتوچۆیەوە شیاوە بۆ ئەوەی کە بەکار بێت کاتێکە زانیمان مەترسیدارە هەندێک شوێن هەیە بەرزایە گریمانی هەڵدێران و کەوتنە خوارەوەی ئۆتۆمبیلی لێکێتەوە یان بەرقەراقی شقام دەکەوێت یاخود پکەوتن و گیر خواردنی لە دروستە بێ زۆر هاوڵاتیە گیریانە خوارد و پەیوەندیانە کرد بەو ژمارانی کە ئاماژەمان پێکرد ژمارە سەدی سنتەری هەماهنگگی پەیوەندیەکان و یاخود ژمارە 1970 دواتر دەبوو تیمەکان بڕۆشنایە بە پیرانە و هەوڵیان بە ڕزگاریان بکردن بگرابانە و شوێنە بۆیە تکاو دامان لە هەوڵاتیانی بەڕێز و خۆشەویست ئەوەیە کە تێبگەن ئێمە لە خزمەتی ئەوانداین لە پێناوی سەلامەتی ئەوانداین دەنا ئێمەش حەزەکەین وەکو ئەوان کاکە لەگەڵ کە سوکار و ئێمەش لەو دەشت و سروشتیا بین بەڵام سروشتی ئێمە وای کردو ئێستا ئەگەر کامەرەکانی بەڕێستان بڕوا لە هەندێک شوێنمان کەمە فارزماندانەوە چەند پلە لە ژێر پلەی سفرەوەی بەڵام کارمەندانی هاتوچۆوە ساون بەرزە پێوە ساون و کوور دەڵێت لە خزمەتی هاوڵاتیان داین ئێمە بۆیە وا دەکەین بۆ ئەوی ئەوان سەلامت بن کەواتە ئەرکی ئەو بەڕێزانەشە ئەو ڕێنمانی کە ئێمە دەیخینە ڕوژێ بەجێ بکەین لەبەرەوە ئێمە تاوکەری یەکترین لە ڕاستیدا ئێمە دوو بەرەی جیاواز نین ینی دام و دەستگاکانی هاتوچۆ و شۆفێرانی بەڕێز دەبێت ینی ئەمە ئەم حەقەتە بزە ئێمە تاوکەری یەکترین و موسسەیەکی خزمەت گوزارین گەرچی ئەگەر سەرنجی جیاوازی شەبێ لەم ڕۆدا بەڵام لە بنەڕەتدا ئێمە ئەرک وەزیفەمان وایە هاوڵاتیان دەپارێزین لەوەی کە تووشی ڕووداوی هاتوچۆی نەبن دەنا بۆ سەرچایەک تۆ بچی هاتوچۆ نەموستەفیدە نەموتەزەڕڕە بەڵام ئێمە دەزانین چوونیان دەکەوێتە ناو زۆنی مەترسیەوانێ لەبەرەوە ئەرک وەزیفەمان وایە دەبێت لە ڕاستیدا لە هەندێک شەقام بەربەسکەین مەسەلەن ئەم 5 ساڵە ئەم بەفرە نەباریوە بەڵێ وایە لانیکەم بەو شێوەیە نەباریوە دووجار بەسەرێکا بەفر ببارێت ینی چ شتێک زۆر ئاستەنگ بوو بۆ ئێوە وەکو هاتوچۆ مەسەلەن گرفتی بۆ دروستکردن و کۆفسەر و کارمەندان لە ڕاستیدا وەکو ئاستەنگ نا بەڵام کەشوهەواکە کاریگەریەک دروستەکە تۆ پێت خۆشە زیاتر بەدڵی هاوڵاتی ئیش بکەیت پێت خۆش هەموو شقامەکانی بۆ کراوە بکەی بەڵام کاتێککە بەفربارینێکی زۆر بە سەڵکیێکی زۆر دروستە بێ ئەو حەزەی تۆ نایەتە دی بەڵام حەزێک هەیە لە لای هاوڵاتی حەزەکە بێتە دەرەوە ینی ڕەنگە جۆرێک لە چاولیەکەری لە ناو کۆمەلگای ئێمە هاوێ لە ڕێی سوۆشال میدیاوە خزمێکی کەسێکی دەبینێت لە فلانە شوێن سناپەکە نازەم لایفێکی کردوێتەوە ئەمیش پێی خۆشەکە کە بچێ بۆیە بەڵام لە ڕاستیدا مەترسیدارە خۆ ئەکرێ کەمێک سەبر و تەحملمان هەبێ یان دوورکەوتنەوەیکی سادە و ساکارمان هەبێ ینی بۆ نمونە تۆ ئەگەر لە سنووری شقامی بازنەی بێگەر من باسی شاری سێمانی کە بەگو نمونەیەک باشتر و سەلامەتتر لەوەی هەوڵ بدەی بچی بەرە و چای ئەزمەڕ و گۆیژە یاخود بەرەوە ڕێی دەباشان بڕۆیت چکە ئەوان شوێنێکی مەترسیدارە و ئەگەری هەڵدێرانی لێکوێتەوانێ خۆ ئەگەر سەبر و ئارامیمان هەبێ باشترە لەوەی لە پێناوی بیادگاریەک وێنەیەک ژیانی خۆمان و ماڵ منداڵمان بخێنە مەترسی یان تووشی زەرێکی مادی تاڵ ببین ئەنی ئەو دیمەنانی کە بەڕێستان لە سەرەتای بەرنامەکە نمایشتان کرد هەمان دەزانین ئەوە زەرێکی مادی قورسە لەو شوێنان دەکەوێتەوە لەو کاتەدا بەڕاستی خۆش نییە ینی بۆچی ئەم زەرە بکەوێتەوانێ بۆیە دەکرێت لە ڕووی عەقڵگەراییەوانی هاوسەنگیەک دروست بکەی ینی کاتی گونجاو بدۆزیتەوانێ کاتێککە کشوها بۆ ئەمڕۆ لە دوای ئەتوان بڵێم لە دوای سەر لە بەیانی دەی سەر لە بەیانی حتاوەکو دوو بۆ چواری ئێوارە ئەنی تا ڕادەیە کەشوهاواکە گونجاو بوو دەکرا بۆ مەودایەکی نزیک ئەگەر کەسێک دوور بکەوێتەوانێ و ئەوەی کە ئەو حەزی کە هەیەی لەوێ بەدەستی بێنێ بەڵام دواتر کە کەزانیت بە سەڵکی دروستە بێ دام و دەستگاکانی ڕاگەاندن بە گشتی و هاتوچۆش بە تایبەتی هۆشداری دەدا حەق وایە ئیتر ستۆپکەی لەو شوێنە کە بزانانی مەترسی بۆ تۆ خۆ دروست زۆر باشە بەڕێز ئەمید حەسەن داواکاری بەڕێزت لە شۆفێرانی پارێزگای هەڵەبجێەوە دەفەری هەورامان خۆی
هەر هاوینان فێن کە جابێ بم ڕێبەندانە چۆن بێت هۆشداری ئێوە تکای ئێوە بۆ شۆفێران بەوەی بتواندرێت ئەم کەشە وەکۆی نیعمەتێکی خوای گەورێ بە خۆشی تێپەڕێنی تکای ئێمە بۆ برا شۆفێرەکانی سنووری پارێزگای هەڵەبجە ئەوەیە کە تەنیا ئەم شەو تا سەعات دەی بەیانیدان بە خۆیان نابگرن هاتوچۆن نەکەن ئللا بۆ کارێکی زۆر زەرور نەبێ چۆن ئەم دووسێ ڕۆژە کە شکر بۆ خوا هیچ ڕووداوێک لەو سنوورە ڕووی نەداوە ئێمە هاوکاریانە بین ئەگەر لە هەر کوێجادەکان لە هەر کوێ کرایەوە ئاگاداریانەکەینەوە لە ڕێی پەیجەکەمانەوە بۆیە تکامان وایە لە کاتی بەفرا ڕوودا و ڕوونادا مەترسیەکان دوای بەفرە مەترسیەکان دوای بەستنی ئەو پاشماوەی بەفرەکەیە یان ئەو تەڕبوونی ژادەکەیە بۆیە مەترسیەکان بە تایبەت ئەم شەو تاس بینێ یان تا دووسبەی دان بە خۆیان نابگرن بۆ کاری زۆر زەرور نەبێ بە تایبەت بۆ دەرەوەی شار بۆ ناوچەکانی تەوێڵە و بیارە ئەو سنوورانە بەڕاستی مەترسی هەیە تا چەند ڕۆژێکی تریش. بڵێ دوا سەرنجی بەڕێستان بەڕێز ئەمید حەسەن ئێمە سوپاسی برا شۆفێرەکانێکین کە لەو سنوورە تا ڕادەیەکی باش هاتوون بەدەم داواکاریەکانەوە داواکاریەکانی ئێمە کە داوامان لیان کردووە بۆ پاراستنی گیانی خۆیان دەرنەچن لە ماڵ نەچنە ئەو شوێنە بەترسیدارانە تا ڕادەیەکی باش شۆفێران التیزامیان کردو بۆ داواکاری ئێمەوە بۆیە ئێمە لەگەڵ تیمەکانی شارەوانیە هەماهەنگین تا ئەم مەترسیە لەسەر شۆفێران و لەسەر ناوچەکەمان نامێنێ بە خۆشی و شادی ئەم باران و بەفرە کەباریوە لە کوردستانی خۆشەویست کۆتایی دێت. بەڵێ سوپاس دەکەم بەڕێز ئەمید حەسەن عەبدوڵڵا. کاک بەختیار ئەحمەد ئێوە پەیامتان بۆ هاوڵاتیان چیەوە بەڵێنی چی دەدەن کە ئینشاڵڵا شەپۆلێکی تریش لە چوارشەمەیە بەڕێوەیە بەڵکو ئەمە شەر ببێتە نیعمەت و باشە بوو مای خێروبێر بۆ خەڵکی کوردستان و بۆ خاچی کوردستان. ئێوە بەڵێنی چی بە هاوڵاتیانە دەن و چۆن بتوانن هێڵێکی گەرمتان هەبێ بتوانن پەیوەندیتان پێوە بکەن خەڵکە گیری خوارد کە داوای فریاکەوتنی کرد. هەروەک پێشتر باسم کرد ئێمە لە ڕێگەی با بڵێن لە سنووری ئیداری ڕاپەڕین دەمێ ئەوە باسکەم کە 1564 کیلۆمەتر ڕێگا هەیە و کە ئەوە سنوورێکی زۆرە و ڕێگایەکی زۆرە و بۆ ئەوەی کە خەڵکی بتوانن دەنگیان بە ئێمە بگات بۆ ئەوەی هاوکاریان بکەین دەکرێت خەڵکی گوندەکان لە ڕێگەی مختارەکانیانەوە پەیوەندی بکەن بە یەکەیداریەکان کە هەمویان پەیوەندیان هەیە و تەلەفۆنیان لەگەڵ یەکتر هەیە و هەروەها یەکەیداریەکان لەگەڵ ئێمە تەنسیقیان هەیە و بەو پێە دەتوانین هەر شوێنێک بەفر هەبێت ئێمە هاوکاریان بکەین و ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو لەگەڵ هاتنی ئەو شەپۆلی بەفربارینە زۆر خەڵک پەیوەندی پێوە کردوین تەنانەت هاوڵاتیش پەیوەندی پێوە کردوین گوتومانە لەوانەیە فریان نەکەوین ئەگەر خۆتان شۆفڵێک لەو یان هەر ئامێرێکی تر لەو ناوە هەیە و بتوانرێ هاوکاریتان بکات بەکرێ بگرن و ئاگادارمانکەنەوە ئێمە تیمەکانی خۆمان دەنێرین بۆ سەرپەرشتیکردنیان و لەگەڵ یەکەیداریەکان بە هەمان شێوە و دەکرێوەش بڵێم کە جەنابی وەزیری ئاوادانکردن و شتەجێکردن و بەڕێز بریکاری وەزارەت پەیوەندیان پێوە کردوین کە دەستکراوە بین بۆ بەکرێگرتن یان هەر شتێک پێویست کات بۆ ئەوەی ڕێگاکانی سنووری ئیداری ڕاپەڕین بکەینەوە و هیچ گرفتێکمان بۆ نەبێت دەستکراوە بین و هەروەها هەموو یەکەیداریەکان و بەڕێز کاکیوار سەرپەرشتیاری ئیداری ڕاپەڕین تەنسیق و هەمانگیشی باشمان لە نێواندا هەیە و لە ئێستادا زۆربەی ڕێگاکانمان پاکردوتەوە چەند ڕێگایکی کەممان ماوە کە ئەوەش ئیشەڵا لە بەیانی دەتوانین بەیانی دوو بەیانی سەرجەم ئەو ڕێگایانە پاک بکەینەوە واگەر هەر شەپۆلێکی تریش بێت بەرنامەمان هەیە و ئیشەڵا ناهێڵین ئاستەنجی هاتوچۆ زۆر بخەیانێت. بەڵێ سوپاس کاک بەختیار ئەحمەد بەڕێز عەقید بەختیار دوا سەرنج و دوا داوای بەڕێستان بۆ بینەران و هاوڵاتیان. لە ڕاستیدا ئێمەش وەکو هاتوچێ سلێمانی وەکو بەڕێز ئەمید حەسەن ئاماژەی پێکرد هەڵوێستی شۆفێران بە گشتی جێ سپاس و تەقدیرە لای ئێمە چونکە ئێمە سەری زۆری ناکەین
زۆرینە پابندن لە ڕاستیدا دەنا ئەگەر زۆرینە سەرپێکی کار و یاساشکێن و پابند نەبوونە بەو ڕێنمانی کە دەدرێت بۆ هۆشداریانێت دەدرێت من دڵنیاتەکەم سەدەها ڕوودا و ڕووی دەدا کێشەیەکی زۆر بۆ هەوڵاتی دروستە بوو ئەمە گزارش لەوە دەکات کە ئاستی هۆشیاری و ئاستی تێگەیشتن و ئاستی یاسادۆستی لە لای هاوڵاتیان لە ئاستێکی زۆر باشدایە دواتر داوامان لەو بەشەی کەماوەتەوانێت کە هێشتا وەکو پێویست ڕەنگە ڕێنمایەکان جێبەجێ نەکرد تکا لەبەر سەلامەتی خۆیان یان ئەگەر لەبەر خاتری وەک دەڵێن یاساژنا لەبەر خاتری سەلامەتی خۆیان و ماڵ و منداڵیان و کەسوکاریان و ئەو مڵکی کە هەیەە ئەو ئۆتۆمبیلی کە هەیەی تووشی زەرر و زیان نەبێ هەمیشە خۆپاراستن لە چارەسەرکردن باشتر بووە بۆیە لەو کاتانی کە مەترسی دروستە بێت پێویست ناکات تۆ سەرکێشی و سەرچڵی و یاساشکێنی بکەی نەبا تووشی زیانێکی مادیبی لە کۆتاییدا ئەو شۆفێرە خۆی تەحملی تەبعاتیەکە ینی لە ڕووی ئەگەر تێکشکانی جستەی بێ ئەگەر گیان لە دەستدان بێ ئەگەر نەشتەرگەری بێ ئەگەر زیانی مادی و چاکردنی ئۆتۆمبیلەکەی سەرنجام بێگومان لەسەر شانی خودی هاوڵاتیەکەیە مادام وای لە ڕووی عقڵگەرایە من خۆم بپارێزم باشتر لەوەی تووشی و حاڵەتە بم دواتر جەختی لێ دەکەینەوانەوە دەرفەتێکە هیوادارین پەیوەندیکی باشتر و چاکتر و دۆستانەتر دروست بێ لە نێوان دام و دەستگاکانی هاتوشۆ لەناو هەرێمی کوردستاندا لەگەڵ بەکارهێنەرانی شەقام بە گشتی و شۆفێران بەتایبەتی چونکە لە بنەڕەتدا کاری ئێمە خزمەتی ئەوانە کاری ئێمە جێبەجێکردنی یاسایە لەگەڵ ئەوەشدا ڕاستە چاودێری شەقامەکان دەکەین لە حاڵەتی سەرپێچیدا ئەرکمانە لێپرسینەوە لەو کەسانە بکەن کە یاساشکێنی دەکەن بەڵام لە بنەڕەتدا کاری ئێمە جەوهەری کاری هاتوچۆ سەلامەتی بەکارهێنەری شەقام لە پێش هەموو ڕەهەندەکانی ترەوەیە بۆیە تکا دەکەین با پێکەوە کارکەین وەکو تیمێک لە کۆتاییدا دەکرێت ڕەوشێکی ئارام فراهم بێت زۆر زۆر سپاس بۆ بەڕێز عەقیل بەختیار محەممەد لە پرسراوی یان سەرپرشتیار ڕێگەیانی هاتووی سلێمانی سپاس بۆ بەڕێز ئەمید حەسەن عەبدوڵڵا بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای هەڵەبجە سپاس بۆ بەڕێز بەختیار ئەحمەد سەرپەرشت خۆت ینی بەڕێوەبەری چاکردن و پاراستنی ڕێگەوبانی ڕاپەڕین کاک بەختیار خەریب بوو بڵم سەرپەرشتیاری دارێ ڕاپەڕین بەنیازی و پۆستە نەبیت وەسپاس بۆ هاوکارمان ئیسماعیل عەبدوڵڵا لە چۆمانەوە شۆفێرانی بەڕێز هاوڵاتیانی عزیز بە هیوایەوەی لە کۆی ئەو بەرنمەیە لە ڕێگەی میوانە بەڕێزەکانم کە زانیاری وردووە لە ڕێگەی کۆنتترۆلی هاتوچۆی سلێمانی و سنتەری هەماهەنگی سلێمانی JCC زانیاری وردتان بۆ خراپێتە ڕوو بە هیوای ئەوەی کە ئەم نیعمەتەی خوای گەورە بتوانین یادگاری شیرینمان لەگەڵ هەبێت کە بە فەربارینەوەک ئەوەی کە بەهۆی سەرپێچیکردنەوە یاخود بەهۆی ئەوەی کە شەقامێک ئەوترێ ڕێبەندانە تۆ بەکاری بێنی تو 2000 تووشی حاڵەتێک بیت و بۆ هیوای خوای گەورە هەمولاکتان سەلامەت کا و کوردستان ئاوەدان بێ وەش هەمولاکتان ئەمانەتی خوای گەورە بن ڕەهەنتان پێشکەشکرا